کەسێک متاژێکی هەڵەبجە تەئسیراتی ئەو نەهامەتێکە بەسەر هەڵەبجە هاتووە لەسەری هەیە دیارە من ژۆگو کەسێکی هەڵەبجەی بێگومان ئەو تەئسیراتە هەیە لەسەرم خەڵکی هەڵەبجە و بەتایبەت گەنجەکانی گەنجێکی پڕ ئیرادەن لەو مەجاالای خۆمانە یەشۆتەوە تا هەنگاوانین بەرەو پێشەوە بەشداریکردنیشم لە بەرنامێکی ئاوایە ئەمەوێت خۆم لەو گۆشە گیریە دەرکەم ئینشەڵا بە هیوای ئەنجامێکی باش. سڵاو بەخێر بێت. لێوەش خۆت بناسێنە؟ من خێڵان هەڵەبجە شەیت. زۆر گۆرانی دڵێت ڕۆژانە؟ نا زۆر کەم. ئەیوە باش نییە. کەم گۆرانیڵێ ئەژنۆمە لەرزە. وەڵا ئەژنۆمە لەرزە هیچ خۆت هەتاکو بۆت بکرێ بەڕاحەتی گۆرانی بڵێ لە بەردەمی قەت ڕەحەت نابێ وەکو مرتاحی. نانا هیچ خەمن نەبێت و ئیشەڵا مادام کەم گۆرانیڵێ لەوانەیە باش بێت. ئەمە یەکەم جار من لە بەردەم کەسانی چاوە گەورە گۆرانی بڵێم. هەر بژیت بەخێر بێت جان بەخێر بێت کاکە خێڵان. هیچ دامادە کردووە؟ گۆرانێکی جەنابە. گۆرانی بن فەرمە ڕێز خەڵبێکی کرد تواشای دەچێ. تێکستەکەم نووسیوە؟ هەر بێت. گۆرانیم زۆر لە بیرەچێ لە دەستمانم نووسایە غەڵەت مەکرد. فەرمە بڵێم؟ بەڵێ فەرمە. وەکو نەیکون کوناجەرگم لە تاو هیجرانی تۆ بۆیە بە سۆزینەی دەسووتێم و بە نەغمەی نەی دەناڵێنە ئەمانەی وتریبی مەزنیس بە حەقی تاری ڕۆحانی بەڵا بێ نەغمەکەی سازت بە ئاوی هیجرانە ئەتۆی ڕۆحەکەم ساخی ئەتۆ ئەی عومرەکەم مجریب پەیاپەی لێ دەجەنگونەی دەمادەم بێنە پەیمانە بە تیری هەمزەبم لاوێنەوە زوڵفت لە گەردن کە بە سۆزی بەسەر هاتوو بەدڵ بۆت بوو مەنیشانە. بەژن و باڵاتە gelek çelenge tu gelek qortekî gelek hêjayî xweşî زۆر سمانی lêberê dengê te jî xweş e گەورەی خۆتە ez dibim belê کارنان چێڵە چۆنی وت گۆرانی تۆ بوو کاگەمەن وایە؟ خێڵان جان گیان ئەبێ خۆت زۆر ئامادەکەیت زۆر هەوڵ بدەیت زۆر تەمرین بکەی لە ماڵەوە بۆ ئەوەی کە هاتیتە قۆناغی دووهەم ئیتر بزانین چی ئەکەی بۆمان ئینشەڵڵا من ژەڵام بەڵێ زۆر سپاس کاتە پیرۆزە من شتێ زۆر بڵم سپاس بە من بێنێ. Tu bi ser ketî jûriyan çi gotin çawa pêşwaziyê te kirin? شەوێکی زۆر باش Ew çi ye? بەزەم نووسیوە لە دەستما Te ser destxûnê dîsî. ئیسم سەریەوە کەم لەوێ سەیریکەم بەس لێژ هەربیرم چوو دانیشتووی شاری هەڵەبجەی شەیدم بۆ ماوەی 10 ساڵ زیاترە بێت لە مەجای هونەریا کارەکەم و بەرنامەی کوردای دڵیش بەشداریم کردووە بە هیوام بگەمە خۆناغێکی زۆر باش ئاواتمەوەیە کە لە کاری هونەریدا نەبڕێم ئەوەی کە لە حەز و تواناما هەیە لە بوارە هونەرەکە جێبەجێکەم هیوادارم لە ڕێگەیم بەرنامەوە بگەم ئەو خەونەی کە خۆم چەند ساڵ لە چاوەڕێیەکەم.
خير بيت سپاس ناوي تبي بخير هۆشمەند محەممەد خوشمن جان چه اشي دكي چه كاري دكي کارم ڕاگەاندنە كان جي موزيك دست بكري تقریبا 10 ساڵە بەیشی گۆرانی و کۆنسرت و لەگەڵ گروپی ئاورای هەڵەبجە كونسرت عن جديد بەڵێ کۆنسرت و جروب هوا هيا بەشداری بۆنە و ئاهەنگەکانی هەڵەبجەشم کردووە چی دامادە کردەوە؟ گۆرانی هێش دەروەپی بەڵێ بەڵێ فەرمووی. کاوێنەی عاشقی تۆ بووم بە چەخمەخەی دڵ و چاومالێکماندا دوو کۆتری سپی و سڕ بووی بەمەوینا بۆ یەکتری لە باڵماندا ئەکسەرن تێنێرە تۆ ساعت قەشەنگە ولی نازانم بەچە گرێکتانە ئەحساسات ئێمە بەرەنگیختەکەن هیچ وەخت حرەکەت نییە ناو کارەکانتانە لەگرێکمانە تەکان و یەسان سەحنە بلەرزێتەوە لەرزەر ڕیتمەوە منزورم ڕیتمە زيادة شوكو ما مستقوت زيادة حركة إنسان دوي زيادة بتشك طعم دوي أبانا تنبون مثلا بو عيني وكحف مثلا اللي بالي از دوي شانسه كي بدن ته والله تر وردەکاریەکان تەواو بوو لای من هەندێک جار تۆنە تێگەچوو بەڵام بۆ من قبوڵیت بەڵام بەڵێ سپاس منیش وتم بەڵێ سپاس کەواتە من هەر شتێک بڵێم تۆ بەڵێ خۆتە وەرگرتەوە. زۆر سپاس پیرۆز. ناوت چی بوو؟ ناوم هاوڕێ بەعادینە بله چی مرا آماده کردی؟ والله گۆرانی مامۆستا باجێتە و کۆپلەیەکە و دووە مەقامێکەری خۆیەتی. باش دڵم تەنگە و پەرێشانم دەمێکە خەیاڵم هەردەمەی لانەی غەمێکە ئەوەندایە دڵپڕم پێم خۆشە بگریم کە فەرمێسک و وەناسەش مەرهەمێکە. دەنگی تۆ پەروەردە نییە ینی دەنگەکەت هەیە بەڵام تۆ پەروەردەت نەکردووە. ئەنیڵی چی ئایا نە؟ من ئەڵەم ببوورە. وارن سەیری دڵم کەن وارن سەیری دڵم کەن چێ عاشقێتیا پەنهانە چێ عاشقێتیا پەنهانە. ساعت خوش هەوڵشی کە بدە بۆ ساڵێککە ئیشەڵڵا. هەر کاتی کاکە سەران زەحمەتێکی چاوە بەخێراتی. بەخێر بخێر خێر بی بەخێر هات. I'm ready for love. والله بۆی غەڵەتی شعرەکەمەوە دەرنەچوو شەڵە بۆ هەڵێکی تر. سلام. بەخێراتی ناوت چەس بەخشە بڕیار ئەحمەد ناوەندی شەیدەوە بەخێراتی کار بچێت غێر از خواندن چ کارێکەکەی؟
خوێندکارم لە زانکۆی سلێمانی لە بەشی کۆمەڵ دەزانم حالە چوار شڵام موفق بی سپاس چۆ ئامادە کردگەری خوێنی بۆمان ئەوە کە فرە ئامادەی تەرقاوی دەبانی و کارم نەخۆشم لە ڕاستیان نەخۆشم ئەیوە. لەبەر گرنگی بەرنامەکە پێم خۆش بە بەربەر تەخفیف ناخۆشیت پێین خۆرانێکم لەگەڵایە سێ ڕۆژ بیزعجمەکە بڵە هەر مەجبوری بخوێنی بۆ ئێمە بخوێنم باڵێ فەرمە دڵم نوقمی ئێوارەیە بنوو لە نێو چاوانمە ڕۆحم باژێر بەفرەوە پەنجەم لە پێچی جێمە ڕۆحم بەژێر بەفرەوە پەنجەم لە پێچی جێمە لەگەڵ ڕووبارێکدا هاتم خۆممدایە دەست هاورێ دەرگا کاتم لێ بکە باران بە لێز بابارێ دەرگا کەتم لێ بکە باران بە لێز بابارێ دەنگمدا تا پاساری دڵم لای پاییز داناوە ئەوەش سێمە ڕێشێرمە لە پاڵتا ڕاستاوە دەنگمدا تا پاساری دڵم لای پاییز داناوە دڵ و دەنگە لە پاڵ تۆدا وەستاوە بژیت بڕیان ئەمە هەستێکی باشی تیاوە هەستت هاتە ناوە تاحلیلەکانی خشم تەحلیلەکان جوڵەکانی قورگەشت باشتر بوو لە مایە زۆر بەڵام نیتر پێویستیت بە تەمرین زیاترە بۆ من هەست گرنگە توانیت هەست بە من بگەیەنی بەڕاستی بەڵامیان من لای خۆماڵێم بەڵێ بۆ دەنگیتەوە زۆر سپاس چوتی ناخۆشم و بە هەڵ 100% ئامادەگە و ناتکە بۆ ئێرە وەری باوجودەوە چون ڕەنگە ساعت قەشەنگە من دەنگ خۆشمات منیش ژێژم پێت بەڵێ منیشەڵم بەڵێ زۆر سپاس خێراتی بەێ شنیار محەممەد ئەمین هەستێکی خۆشم هەیە باڕێکی تاوام بەخۆم هەیە هیوادارم سەرکەوتوو بم هیوا ئەواتم ئەوەیە ببمە وەک کچە کوردەیە ببمە هونەرمەندەیە کە خزمەت بە گەلی کورد بکەم بەخێر هاتی کەمێک باسی خۆت بکە شنیار محەممەد لە هەڵبجی شەیدەوە بەشدارم خوێندکاری مەحادی وەرزشیم لە سلێمانی چیت ئامادە کردووە مەقامێک لەگەڵ لایلایە لایلایەکە باشە خوێنیت بەڵێ ئۆکێ لایلای تایبەتە وابزان بە ژنان ئەگەر بتوانی و خوێنی فەرمو ليلى يا ليلى يا ليلى يا رولي شيرين بخونا يا بخونا يا هدا ليلى 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 لنا وكان ما بنوه جرقي دايا أي باكترين فريشتين وم دنيايا بژیت خۆش دەنگ خۆش ئێوە چی دەڵێن دخەم ناک نەبیت
من بە تێکستەکە خەم ناکەم با من بیری مناڵەکانم کرد من ئەڵێم بڵێ زۆر سپاس بەلێ خۆش کاکژاڵەتی بچێژم باوی دەمە خۆش بێ ممنون مناڵم ببوورە بەڵام تۆ سێ بەڵێت وەرگرت لەبەرەوە تۆ چیتە قۆناغی داهات سپاس. پیرۆزە سپاسانەکەم سپاس فەرموو کێرم کە وەرە فەرموو صباحتان لێبێ سلام علیکم خێرات هیوان حەمەدەمین لە تەقتەقە ڕێڤین چیەکە خوێنکارە کاسبم خوێنکاری کۆلێژی هونەر ئەی چیت ئامادە کردو بۆ ئێمە وڵا سەرتا مەقامێکی لێلا فەرەقی فەرموو ئەگەر ئامادەی ساقي بمتك شرابي حوت صلايا بيخم بصلاماتي أو تاقا خلايا ناس دريان نكيلكي شو شيد لكم شكاوايا مناڵم ببەخشە دەنگێکی خۆت پەروەردە نەکردوێنی دەنگێکی من ئەڵێم نا دڵێکی پێر لە حەسرەت و دووچاوی پێر تێرس و خومار دڵێکی پێر لە حەسرەت و دووچاوی پێر تێرس و خومار دەنگی تۆ ئامادە نییە بۆ ئەم پرۆگرامە ببەخشە سپاس جێبدەیە دیدەمەستی قیت و قۆس تا بناڵێنم وەکو بلوێر بە سۆس ببەخشە من بەعام گوێ بۆ موزیک گۆرانی ئەگرم بەڵام بە تایبەت گوێ بۆ موزیک و گۆرانی هەورامی ئەگرم چونکە وا هەستەکەم چێژێکی تایبەت هەیە لای من ئەوش بە حکمی ئەو سروشتە جوانەی کە ناوچەی هەورامان و هەڵەبجەیە هەیە نەبەرێکی تایبەت بە خۆمانمان هەیە من لە ڕاستیان نامەوێت ببمە دووەمیش تەنانەت لە بەرنامەی کوردای دڵە ئەمەوێ ببمە یەکەمی کوردای دڵ بەخێر هاتی خۆت بناسینە فەرمان ئەحمەد لە هەڵەبجە بە گۆرانی هەورامی گۆرانی هەورامی دەڵێ ئەگەر تۆ ئامادەیە تارزوی خۆم بڵم یا بە دڵی خۆت کام گۆرانی ئەزانی کە زۆر باشی زۆر باشە توانی بیچڕی نەمن خاڵم و بخوانە خاڵۆژ مینم ئازیز خاڵۆژی مینمی دیوانەی خاڵی ئازیز گوناوگەردینم بخواگۆ ناکەوگەری دینەمی ئەی خاڵۆکەی ڕێ
ور مخوار قونا زابون مي بمي خسر خالو درد ولا جاون مخوار درد كولا جاون مي كاك فرمان يا خوا بخير يا أخوة بالأستاذ والله من ألم بله من إن شاء الله بله بری چێژم بەڵێ دەمە خۆش پیدا بله فەرموو سەرکەتم پیرۆز دەکەم ممنون کاریش کەرەمە هەستێن خۆشمەرە بێژی زۆر خۆشحاڵم توانیمە کە بە ستایلێکی ئەورامی بێمە ناو بەرنمەیەکی گەوری وەک کورت ئایدڵ و لە شتا ئێستا سەرکەوتمی شەڵا بەرەو سەرکەوتنی زیاتر کاک بیژان ئیرۆ دۆڕە باژارێ سینەیە باژارێ تەیە نه لە جوان تویش حاڵیانەوێ نه باڵێ ئەز گەلک مەراقم زانی نزانم چی دەرکەوە گەرتێکیشیان ڕادۆکەی هەوی بکەم بە دەف وارە هەوی بکەم بە دەف وارە دانەیە بەدەف یا بەڵێ ئەمی مێزەک حاڵیانەوێ لە جوان بەخێر هاتی بەخێر هاتی بەخێر هاتی سپاس ماشەڵڵا لەو جلە جوانە سپاس زۆر کەف خۆشم ببینینتان وا بەخێر بەخێر هاتی بەخێر هاتی سپاسانەکەم ساڵ تازی چۆ مبارەک لەگلایەک مبارەک بێ هەروەها لە ئێوە و لە سەرجەم گەلی کوردیش پیرۆزبایی دەکەم ناو چەس سپێری محەممەدی بەخێر هاتی سپاس سپێرجان جەژنی نەورۆزیت پیرۆز بێ لە هەموو لایەک پیرۆز جەژنی نەورۆز لە هەموو کوردێ پیرۆز دەکەم لە هەر جێگایەکەن لەسرم سەر زەمینە سپاس خێر بێ یاخۆ سپاس سپەرجان گیانە لۆگۆیە بەڵێ کورد ئایدۆلی خۆرا چێکری باڵێ دەخوازی ببێ کورد ئایدۆل ئیشەڵڵا خواستن تشتێکی باشە چێ ئامادەکردی سترانێک کوردیە گۆرانی کوردی ئەرێ ڕۆژهەڵاتی کوردستانی تقریبا خۆش گەلێ خۆش بە سوێندم بێت ئادەمی مردن لا سەر عشقی تۆ هەردەمێنم من بووکی نەخشی بە سوێندم بێت ئادەمی مردن لا سەر عشقی تۆ هەردەمێنم من بووکی نەخشی ئەگەر چی چاک دەزانی کە عاشقی زارم بۆ چەدەی ئازارم بەو دڵی خەمبارم بەو دڵی خەمبارم بووکی نەخشی دەمە خۆش بێ کاک سپێر دەمە خۆش سپێرجان گیانە بەڕای من پەروەردەی زیاترە دەنگی تۆ کە دەنگ لە هەناسەوە لە قوڕگەوە بێتە دەرەوە لە سنگ و هەناسەوە بێتە دەرەوە پێت بێژم بڵم بەڵێ ئەوە تەنها شانسە دەدەمێ دەڵێم بەڵێ نەهابوو دوو بەلێ من یەک بەڵێ مامۆستا من هەنووز دەمت مامۆستای چی نەوتوت من عەیدا ناگرم تا بێژم پێشێ عەیدیم پێ بە سەرچاو بۆ داحپێ بەر ئاهەنگی قسە خۆش بی هەمشاری تۆیە کاک بیژان حەقە تۆ یەکەم کەس قسە بکەیت کاگەندان پێشکەوت فەرمووتەوە دومیشی انتخاب ئاهەنگەوە داحپێتر کوردی انتخاب ولی ئازم بە شانسە من بەڵێت پێژم ئەس دوێن بەلێ سپاس پیرۆزە سپاس
سڵاو خێراتی بەخێر هاتی سپاس ناوی تۆ چییە؟ ئەرخەوان یا ئەرغەوان کار و چێت بۆخشێتەوە من ئایتیم خوانگە لە سنا باش گۆرانی شێژم فەرمو نەڕۆگە بۆ چەمیدا نەبادێک لە جامن کتەر بکەم گەڕوویە بەیادی ئاشنا خۆم بەیادی ئاشنا خۆم هەموو خۆش بێ سپاس من لەبەر لە دەنگی تۆ ئەڵێم بڵێ بەڵام ئەم شەرتانەم هەیە کە ئەبێ گۆرانی کوردی ئامادە بکەیت منەڵم بەڵێ باشە ئەزی دوێن بەلێ ولی ئینشاءڵا سێدانە بەڵێ وگرگەمیش بەڵێ چوارم بۆ پێژم بۆ قۆناغ بادی تر یا دافای بعد کوردی ما بۆ بکەن حتما بەسەر چا سپاس زۆر خۆشحاڵم لەخەرە توانیم چواردانە بەڵێ بگرم لیان زۆر خوشحاڵم سلام علیکم السلام خێراتی لە خزمەتە نەورۆز پیرۆز بێ مەمنونم لەوێ شەروە ساڵتازستان لە پیرۆز خۆت بناسێنە فەرموو من نەبەزم لە سنەوە هاتووم بەڵێ بەخێر هاتی نەبەستکاری چەس کارمەندی مخابراتم تەلەفۆن من ترسام تۆ مخابرات لەلای ئێمە تەلەفۆن تەلەفۆن مخابرات ئەوی مخابرات گەلێک خراپات لەلای ئێمە چ گۆرانێکت ئامادە کرد وەڵی گۆرانی مام سعلی مەردان هەستن با بچین بکەین تەماشا خۆش تعجبیان کرد لە مخابرات لێرە سەدام بوو ئەتڵاعاتە مەخفیە سەدام یان ئێمە بە تەلیفۆن هێژین تەلیفۆن هێژین مخابرات قبل شر متوجه بوم هستین بایا بچین بکەین تەماشایا هستین بایا بچین بکەین تەماشایا لە گوڵ و زار و لای باخچەی پاشا سرکانە سیم و وەنەوشە گوڵزار سرکانە سیم و وەنەوشە گوڵزار بلبل آخنين ام دار ودار شاويت بقرايا بمر وزادا خميدا يارونيت بدا بابادا خمودم لدل الداركا خمودم لدل الداركا امرو دنيا سبحين مرقاو تمام خوش بی ممنون تمام خوش بی کوکاکو فرب برزگر هر چی گبو خرجو کرد تو صاحب خرج کرد تمام برحال وساعتي مشغل ولی به نظر من ساعت لما حلقه قشنگه من باليت بيج تستاخش نەڤەز جان هەر خێر بێیت ممنون پێم خۆش بوو کە انتخابەکەت گۆرانەیەکی مام سعلی مەردان بووە و زۆرم پێخۆشەکە انتخابی گۆرانی کوردی بکەن و لەو تۆنەی تۆش لە تۆنەی باوەڵێن سعلی ئەزغەر بوو چونکە بەرز منش ئەڵام بەڵام دەستان خۆش بێ یاخە مەمنونم ئەجی دوێن بەلی بخێر هاتی دەستان خۆش بێ
زۆر سپاس سعید محەممەد سعید جان چی کاری دکی؟ لە زانکۆ دەخوێنم بخێنم عجلەی تە هەیە ماشەڵڵا جلەکانی زۆر جوانە زۆر سپاس چی دامادە کردە بۆمان هەر گۆرانیەکی جەنابتان گۆرانی من فەرموو دیسان عاشقان مەجلیسیان گرت باوام نردیان ساقیان بان کرد ساقی مەست بوو پیاڵەی پڕ کرد ئامینم تاقانەیدایە ربی ساقی شوشد کنه بین جامی دست سارو بنبین بەڵکو سوودێ کدە بۆ منەبێن ئامینێم تاقانەیدایە هەربژی سعیدیان تۆنێکی نەرم و خۆش بەڵام هەموو ئەو تەحلیل گەلەی کە کاگەنان کردێتی تۆ لە سەیاسە هەمووی کردەوە والله من لە تەمەنی دوو-سێ ساڵگی و عاشقی مامۆساعەد هەنویتر کاریگەری زۆری بوو لە کۆنترۆل سای چۆ قەشەنگ بوو فڕخاست کۆنترۆل تەکرا سپاس مامۆستای ساعت قەشەنگ کەمێک لەرزشی بوویتر وقت بەرزەکەیمان نەژدا تونی بەرز ساعت وەلی قەشەنگ بوو سپاس هەموو خۆش نێژم پێ دەرێ سعید جان منێ خەمە دووە بە ئەوان بڵێن منیشەڵم بەڵێ سپاس ji bo min têr nake bibexşîne ji ber ku tu stranekek Adnan distirê ez ji dêyim belê سپاس تانە کاگەنان وتی چی من هەرزووتم بەڵێ وەرە نەوەز جان وەرە پیرۆزە تحلیلەکانی هەمووی وەکو خۆی لەبەر کرد خاطرێ te bûkek Adnan سپاس هەرچی گۆرانی تۆ بڵێ من ێڵم بڵێ خۆشە بخير هاتي تشکر ئەمیر گیان گیانەکەم بەخێر بێ سپاس فەرموو جەزەس تو چاوڕێشی حالی بە کەیفە بە چاو بنوێشی کەستایژی حەیفایە بە چاو بنوێشی کەستایژی حەیفایە کاڵی بۆ خاتر ئەوانە لەکۆ کاڵی بۆ خاتر ئەوانە لەکۆ هەرگیز نەبینێ دەخیدی تۆی هەرگیز نەبینێ دەخیدی تۆ تو چاوڵێشی حالی بە کەیفایە بە چاو بنوێشی کەستایژی حەیفایە بە چاو بنوێشی کەستایژی حەیفایە هەر بگیر چی پاوە هەیە دەف ئەنیش سەدا و قەشەنگە و دەفەکەت هەر زۆر باشە ڕکابەرش زۆر دەبێ ینی ئەگەر بۆ مەرحەلەی بە ئەدیبیتە ناوە هەوڵ بدەی گۆرانی کوردی زۆر باش بێنیت و تەحلیلگەری کوردی بێنیت ینی خۆتە زانی کە فاڵی ئەمە فارسیە بەڵام کورد دەڵێ ئەها چەند جیاوازە ئەوە دوو تەحلیلگەری زۆر جیاوازە هەوڵ بدە ئەو تەحلیلگە لە کوردیانە
لە خۆت کۆکەرەوە دەنگ ساو شیرینە سپاس حتما بەسەر باشە من پێت وێژم بەڵێ بەڵام بەو شەرتێکە بۆ مەرحەلەی بەعدی ئاخۆت ئاگاداری ئەوە بیت بەسەر حتما منیش حەزەکەم شانسێک بدەم بەڵێ ئەز شانسێکی دەدەم بەێ خێر چێژم ناڵێ عالی بوو عالی بێنەزیر خێراتی خێراتی گۆرانێکی ڕەپم ئامادە کردووە کاری خۆمە ڕەپ کەمێک گۆرانێک ڕەپ هەر کاری خۆمە شاری خۆمە ستایلی خۆمە چۆنتە بخێر کیان کاوە کیان مۆلانی کیان گیان چیت ئامادە کردووە ڕەپ کاری خۆمە کاری خۆت نابێت کاری تریت چی ئامادە کردووە ینی ئاهەنگی خۆتە ئاهەنگی خۆم ئامادەم ڕەپ ئاهەنگی تر ئەبێت ڕەپ شێعرەکان نین ڕەپ موسیقە ژای بکەم تۆزە باسی خۆتمان بۆ ناکەیت کیان باسی چی تۆ چی ئەخوێنی چی لە چۆ هاتویت من لە سنەوە هاتووم لە سنەوە لە سنەیشەوە قەبلەن کارم کردووە سینگڵ تراکێکم پەخشەوە کردووە سینگڵ تراکت پەخش کردووە کەیانجا بەڵام بێسپێس مەسەفی داشت و دەرکی کە حفاظی ئەجنەبی کاش جەمە شلۆق و هەسفری ناوێ وەلە حەزەکەی کارم ئەجنەفی باش ئەچێتە خوار و پیاش و ئەسی دیەوێت و فازی هیپ هاپ و لێڤێل ڕاک و ڕۆژێکی پاپ و لە وەڵۆ قەنابەوە دۆرێکی لە وەڵۆ بێس مەسەفی داشت و دەرکی کە حفاظی ئەجنەبی کاش جەمە شلۆق و هەسفری ناوێ وەلە حەزەکەی کارم ئەجنەفی باش ئەچێتە خوار و پیاش و ئەسی دیەوێت و فازی هیپ هاپ و لێڤێل ڕاک و ڕۆژێکی پاک و ڕێکوپێکەوێ ستایل و قاپ و مێن خۆدی ڕەپێ زیندگیمە عادەتی ڕۆژانە ڕەفێ خەستگیمە ئەو جۆرەکە دیگمە خۆوامیشیگیمە کارێکم کردگە وەزیفێ بەندگیمە چۆن دۆزە بارەندگیمە کە دایگە پێم قافیە خانەندگیمە وەلێ ئەمانە دیگمە کە تەفری حەسالێمی گۆڵی ناوگیلیمە جفابە لە بیت ئەرێ خۆ نیشانێ لێڤێڵە پارتە تێکسێ بێژەکیت با بزانین کە تا چە حەدێ بارتە بوو لە پەوشمە چوار سپاس کەیانجان سپاس بەخێر بێ کیان کەیانجان وەرە سەرەوێت کەیان ئەوانەی ڕاپ ئەڵێن هەموو تێکستەکانیان ئۆتۆماتیک ئەوەنە وتۆتەوە ئۆتۆماتیک دێ ئەنی کەم بیریانە چێتەوە زای ئاخە من لەبان موزیک و ئامادەم کرد و خەوەرنەوە کە موزیکی نییە ئەمە دانێکتر بوو دێشەوە ئامادەم کرد لە خاچەوە بوو لەوەشمە چوە ji bo min jî gelek kêm bû salekî wextê te heye salekî pêşiya me tu dikarî hazir bikî bi pawa were منیش هەمان قسەم هەیە ببوورە کیانجان نا ببوورە بەخێر هاتی ساڵێ ترینشان تەنها هۆنەرە ڕەپ کەلیماتیە نەموسیقی هەست نه بە خەیاڵی ڕاحەتەوە دەڕۆمە ناو تستەکەم دەدەم بە خەیاڵ ڕاحەتەوە دەزانم کە قبول دەبم تێمە دەرەوە هەم بە خۆشحاڵی تێمە دەبم بژی کوردی السلام عليكم إدريسم لكاميران واتوم كاميران بلا كارو چس من مهندسم لكرماشان كاركم بلا لكرماشان اجي كاركي مامۆستا سەیل ئەسقەر ئامادە کردووە فەرموو هاي قربانا وقتا هاي غزا ومدوان سيركر هاي غزا ومدزان جيركر
إدريس جان جان زاني قبل مرة تاني بالدنجة سري كاربينا دفستينا إنساني هم قهتاروان دفستينا هم سترانيك ودسترا أبي دفستينا مانديدك نه بومن قالك زعمته علي كده خوشة دنجة كشيرين وخوش ودكارة بدنجة خو نقشين خوش بك أنا هم تشتكي بوزيتيف خوشة ليه هلا كلامك إدريس جان بەڵام ئەمەی کە پێ دەڵێم ئێستا شانسە و هیچی تر ئەمە شانسێکە دەدەمێ ئەڵێم بەڵێ سپاس من هیچ بە شانسەوەی ژم بەڵێ بە شەرت تەمرینێ مجدد من تێر نەبووم ئەزانی لە دەنگی تۆ بەڵام حەزەکەم شانسێ بدەم سپاس فەرمو بيجي كوردايدل بخير هاتي ممنون نوروزي تو پیروز به نوروزی بش پیروز لهمونتان خود بناسينا خانم فرمو شليدم لسنا هاتكم خوش حالم که همه خمته و گلا خوش حالم کلم قناعت شو ان شاء الله که قناعی بعدش بتانم سبب کنم مش خوش حالین به آماده بونی تو قربانی تو بخير هاتي بیامتی تان آهنگی که معمولا ناصر غزازی اگر اجازه بند بله بخوانم فرمو Ava bahara gul sadedine balam gulimen oy oy bakha kesberim balam gulimen dayegiyan bakha kesberim havari havar havar nijago ki agadara weyro lejgi basum دەمە خۆش شاهین گیان من حەزمە کرد کەمێک بەرزتر بخوێندایە وڵی بەرزتر لەمیشە هەیە ئەو باشە تۆ توانی جاری داهاتوو تاقیکی تۆ ئەگەر بچیتە قۆناغی داهاتوو وەستان و جوڵەت لەسەر شانۆ زۆر جوان بوو زۆر خۆش بوو ئەوە سەرنجڕاکێشە ئەو تۆ لە خاڵێکی چۆن ببێژم ستابیل وەستا بووی ینی زۆر ئەوە سەرنجڕاکێشە بۆ دەنگی تۆش مناڵم بەڵێ بەخێر هاتی ئەو توانێت کە وەرشت گرت بوو دڵگیر بوو لەبەرەوە منش دەڵێم بەڵێ ممنون بجی ممنون من چێژم پێت بەڵێ من سێدانە ممنون کەرم سپاس ممنون فەرمو پیروزه سلام بخير هاتي سلام خير بي خاسم خير هاتي تشكر ممنون چای باشی قربان ممنون تشكر فرق حالم ناوی بخير عرش نوری
باشە چی دامادە کردووە؟ این حامد محەممەدی ئەنا شارەکەی فکرگەم مەگەشتبانەکە مین ڕەفیق سابرە با ئێواری دەریات من بم فەرمو. با ئێوارەی دەریات من بم شەپۆلی سەر لێوت لێوم با ئێوارەی دەریات من بم شەپۆلی سەر لێوت لێوم با ڕووباری سوێحری گۆنام ئەنگوستت لەم پەری ڕێگام با چاوانم عاشقتر بێ با سەقفەکەم تاسەی بشکێ با زستانم سەرتر لە تۆ با چەترەکەم تۆ ناسێ لێم دوور مەبا گریانم خوا نەبزی سنووری شەناسم لێم ئاڵۆز با لێم تووڕە با خۆدا و ڕێگای شار وەکو تۆن ڕێگا کە چاوان میتەڕ کرد خودداشکەلی و می لێ دزی توشکە شوشەی پەنجەرەکەت لێم نووسرا بوو بڕۆ هێدی ئەڵبەتە کۆتام کردەوەی ترۆتن سێ چوار دقەیەکە کۆتام کردە هەموو خۆش بێ من من تشکر دەنگێکی تایبەت قوربان ئەس بێن بەلێ ئەس بێن بەلێ شانسەکەیان بدەن تشکر منیش حەزەکەم شانسێک بدەم بەڵێ تشکر هارژیان گیانەکەم بۆ من ببوورە نە بەهەرحاڵ منیش وەک مناڵەکان شانس و پێیان وەلی بۆ مەرحەلەی بعد ئیتر ئایسە کە زانیم معیارە مقیاسی مەچەس خۆت قەشەمتر ئامادەکەی سپاس بەخێر بێ چاونم سەری هەستی خۆ بڵێ بۆ من شکر بە خۆشحاڵم بێ سەرکەوتم خۆشحاڵ بوو دووەدانکەوەن ناوەکان تر سەرکەوم خۆ باوەڕێک و تێبی سەر کەوی تێ ببی کورت هایدڵ خۆ بڵێ حتمما ئەم لێرە نە ئەم گەلێکی سپاسیات هەدێ بیدارم تێبی ژەڕۆنجە خۆ بەرەوە من کارزانم ڕۆژهەڵاتی کوردستان شاری سنە و هاتوومەسە خزمەتان شغڵی خۆم کاری ئارایشگەری یەکەم سەرتاشخانەمەیە ئێسش هاتووم بۆ خزمەتی ئێوە کە بتوانم لەم بەرنامە خۆم بناسێنم بە خەڵکی کوردستان هیوادارم کە بتوانم دڵی لێژنە و دڵی خەڵک بەدەست بێنم السلام عليكم. السلام عليكم. بخير. بخير بيا. خير. ما شاء الله. خوش بخير هاتي برجع. باشين. جوان شيرين. خود بناسينا. ما شاء الله كم جوان اسمه. نيبقاو. هربيجي. درست باس ماموسا. خود بناسينا. من كارزانم. بخير. تمام 30 سالة لسنة. بخير هاتي. درست باس ممنون. وتي أجا بخير هاتي. وايوت. بخير هاتي. طيب. كوتي كارزاني ترى. أم ضلي داخل بابو كارزانك إخوي. إن شاء الله خوافشي. أي كاروتشاس. والله پیرایشم هەیە سەرتاش خانە سەرتاش زۆر باشە خۆت دەستە چێتە قژی خۆت چاشیکەی جاروبار فەقدام چون کاری خۆم نییە جاربێ یەکی دیکە چاکی بکە ناو کارزانەکان هەموو شتێکی باشە زان و دەنگیان خۆشەوە زانم چیەکە بۆ زۆر ئینشەڵڵا چی ئامادە کردوە وەڵا گۆرانێکی کاک ناسری ڕەزاسی ئێوارەیە و بەرەو غوربەت سەفەر لەبارم باوانم سۆمای هەمیشە نازداریت پڕ لە نەسۆری چاوانم هاوخ سۆمای هەمیشە نازداریت
پر لە نەسۆلی چاوانم شەوە شەوای کە شەوەم چاوی دنیا مەستی خەوەم بێچکەن لە چاوی من نەبێنێ سەودا سەری باڵای ئەوەم خۆش کارزانجان سپاس لە سنەوە بوویت؟ بەڵێ سەڵاو فرە شیرینە زەنگ ساعت قەشەنگە شێرەکان فرە قەشەنگ تەلەفۆزەکەی شاید تۆ یەکی لە خاستەرین بووی لەم بابەتەوە قەشەنگ شێرەکان و تەلەفۆزەکە دەمە خۆش بێ زەنگ ساعی چۆ قەشەنگە وەڵێ بێرەکمە کانیخان چون کارزانە ئەوڕین ئەگەر تەمایلدەست ئەوڕین بەڵێتەوە لە بڕی کارزانە حەزەکەم بیە من بەڵام ینی بلیتێکی بە من بەڵام زیاتر دەنگت لە سەر تاکۆ ئەکردو ینی نەدەیا بەسنت ئەوە قسەی منە تەنیا ئەوە قسەی منە کوڕ بم کوڕە شیرینە بڵێن بەڵێ زوو هەموو بڵێن بەڵێ تەواو تۆ دەڵێ چی کاک نیسامەتی ئەژێ ئاینی فکرێ دەمەیە گەلک زێدە پۆز و ژوان دەران کارتینی و دەنگی خۆ نایلیک و دەرکەوە دەر و ڕۆما دەنگ دچە ژۆر نازانم ئەمە زوو تومانە بەڵێ دووبەڵێ هەیە ئەمە تومانە بەڵێ دوو بەلێ هەیە دوو بەڵێ دوو بەڵێ دوو بەلێ چێویە کانی خان کارزانە قسەی نییە ینی تۆ شانسە دەی تو بدی باشترە فەرموو ئامانجمەوەیە بڕۆمە ناو ئەو شتێکە لە تواناییمە ئێرایی بدەم بزانم چی دەبێت ئینشەڵڵا بم بە ئایدڵی هەڵتان خاستە خێر هاتی خۆش بێ خێر بووینی خاستنس قوربانەوە خۆت معرفیکە باش تاها ئیبراهیمی لە شاری سنە و سەبکی پاپ کارەکەم بەد گۆرانی وێژی کوردی بازی جاریش فارسیە خوێنم ژمێرە کوردی گەرەکە کارۆ چەس بۆخشە کار ڕۆژانە چەس من موزیسیەنێک میتەک خەریکم بیشتر قاتی موزیکەم قبلن شغڵم بوو مەسەڵەن شغڵەکەم میتر وێڵ کرد بە خاطرەوەتم با بیشتر بتانم تەک موزیکە قاتی بم مەسەڵەن نەمەتانی ڕۆژێ 2-3 سەعات ئەرزامی ناکرد وتم بە شوێنەوە کاتێکی زیاتر لەسەری موزیک ئیش بکەم ئەوتە پولداری نەوەڵا بە سەختی سادەوە خۆتان باشتر بزانێت چۆن وەزیە چەوە ئامادە کردگە بوێن بوو وەڵام من گۆرانێک لە کاک نەجمدین وڵامی باشە فەرموو خۆت هێ من کەرەوە بە دڵی خۆت چیت پێ خۆش ئەوە بەسەر چاو کرەک من ئەو کەسم هەموو ڕۆژێ هێژین هەژین ژیانی ئەمڕۆ مەفرۆشم بۆ کڕینی نانی سبەی ژیانی ئەمڕۆ مەفرۆشم بۆ کڕینی نانی سبەی هەنایەکەم پەنگاوەدا بێن و گەڕۆ هەیدادەی بێداد هەیدادەی بێداد لەم بازارە بێڕۆحمەدا ژیان هەرزانترە لەنان لەم بازارە بێڕۆحمەدا ژیان هەرزانترە لەنان ساعت باش نامە خۆش
دەست خۆش کەغەنان ئیواڵەن چی دەنگت منی تێر نەکرد ببوورە دەنگ و قەشەنگە دەنگ و ڕەنگ و قەشەنگە فقط کەمی هەرەوە کاتی تر گیتارەکە و کۆکنەوە کەمی شاید خواردی بە زەوق ڕەفیقەکان مناوەلێ من خۆم خۆشمان دەسایەتەوە دەنجە بە شانسێک وێژم پێت بەڵێ کانی خانی سەر قورسی کرد بۆ من لەبەر هاوڕێیانە بێت شانسێکە دەم هیوادارم بتوانی لە قۆناغی داهاتوە باشتر گۆرانی بڵیت ئەو سترێسەش کەم بکەیتەوە و بتوانی دەنگی خۆت تاو بکەیتەوە بەکاربهێنیت من دەنگت تا حاز کرد ممنونم سپاس ئەس بێن بەلی سپاس بەڵام تۆ سیانت وەرگرت سێ بەڵە دۆرگرتووە پیرۆزە سەرکەوت سپاس بەڕێزان ئێستا دۆڕۆمە سەر ستەیجی کوردای دڵ هیوادارم سەرکەوم نۆرۆستان پیرۆز بێت بەخێر هاتی ناوی خۆت مەتین پەسایەندە مەتین جان گیانە کار و چەس وەڵام من هەر بخۆم فقط موسیقا هەر لە منداڵیەوە کارم کردووە بخۆم جار شعرە نووسم هەر بخۆم ئەڵبەتە بە ئیجازەی ئەنگە و مەلۆدی دروست دەکەم و ئەوان شتانێک فقط کۆلەن لە موسیقیە مەسەڵەن بخۆم کاتم دەگزێنم ئەچی ئامادە کردووە سەران کارێکی مامۆستا تایر تۆفیقم ئامادە کرد کە بۆتان بیخێنم سێ و پێگایش نەهاتیانە کەلیم و زەرد بووەرە سێ و پێگایش نەهاتیانە کەلیم و زەرد بووەرە نەخۆش کەوتێم نەهاتی بڵەکەم وعدەیان کێشان وەرە یار نەخۆش کەوتێم نەهاتی بڵەکەم وعدەیان کێشان وەرە چی بکەم جارگم سوتاوە گیانە چونکە یار لێم تۆراوە چی بکەم جارگێم ئەخسوتاوە گیانە چونکە یار لێم تۆراوە نەخۆش کەوتێم نەهاتی بڵەکەم وعدەیان کێشان وەرە نەخۆش کەوتێم نەهاتی گوڵەکەم وعدەیان کێشان وەرە هەموو خۆش سپاس دەنگ دەگەرن دەنگێتە سادە و بچووک و زێدە نکاری بە دەنگی خۆ بلیزێ ئەم پرۆبلەمەکە ئەم مێزەکن ئەم شەواک منیش هەمان قسم هەیە بەڕاستی مناڵێم بەڵێ زۆر سپاس منی چاوە منیش هەژم پێت بەڵێ یعنی ئێستا دوو ناو دوو بەڵێ هەیە یا شێمە شانسێکی لێ بگرین یاەوە شانسی سەب خاطرێ نەورۆزێ سەب خاطرێ جوانێکی وەکتە چەلەنگ و خۆش ئەزت بێن بەلی زۆر سپاس ئەوە سێ بەڵێ زەرگرت زۆر سپاس دەستان خۆش بێت هەستی خۆ بڵێ بۆ من زۆرم پێ خۆش بوو زۆر خۆشحاڵ بووم زۆرم پێ خۆش بوو کە هەیەی ژوولی چاوێکی جوانیان لە موسیقای کوردی دەبوو واقعا انتظاری ئەوشتم نەبوو بەڵام زۆر باش بووە کە من موسیقایەکی فۆلکلۆری کوردیم بە
سەبکێکی نوێی چاکرد بوو پێم خۆش بووکەوان پێیان خۆش بوو واقعا بەێ سڵاو ڕێز مامۆستایانی عەزیز خۆشحاڵم لە خزمەتانم دووروا دوور بە کارەکانتان ژیاوم گۆرانیکتان ئاراستاکەم ئومێد دەکەم بە دڵتان بێت ناوی چی بوو؟ سەلاح ڕەحیمی دانیشتووی شاری سنە کار و چاس وەڵی ئێستا بێکارم و هەر ئیشی هونەریەکەم ئیشی مۆزیکەکە بەڵێ باشە سەلاح گیان لە خزمەتە مامۆستا چ داما دەکردەوە؟ وەڵا گۆرانیکی هەر ناوچەی خۆمانە بە دەنگی کەسەکەی نادیارە باش نایناسم بەڵام شارەکەین کاک جەبار شافعی زادە خەڵکی کامێران تەنزیمەکەیشین کاک یاوەرە سەدیە ئەویش خەڵکی کامێران بەڵێ لەسەری زنتان فەرمە ڕوو لە هەر دارێ ئەکەین ڕوو لە هەر دارێ ئەکەین بۆ تە بەسێ دارە بڕۆین ژووری تەنیام قەفەسێکە و کۆتری دیلا دڵم ژووری تەنیام قەفەسێکە و کۆتری دیلا دڵم ئاسمانم نادیارە ئاسمانم نادیارە نادیارە با بڕۆین یا غەریبی پێشکەش ئەمە خۆش سپاس مامۆستای سەدا قەشەنگ بوو خۆت بوویت ئەمە لای من باشە بەرزی و چوونە سەرەوە تەواو بوو تۆنت هەمووی تەواو بوو لای من لەبەرەوەی خۆت بووی من ئەڵێم بەڵێ سپاس مامۆستا فرە تاریف فرەقشەنگی کرد لە ساعتەوە فرەقشەنگ بوو ساعت حجمی فرەقشەنگی هەست و تحریرەکانی چۆ قەشەنگ بوو بە خاطرەوە منی چێژم پێت بڵێ سپاس مامۆستاییان بژیت زیدە تەمسیلیەت بە دەست و حرەکەتە لاشێ ئەوانە مراهات وسە وەک تیاترۆ دەخوازی تشتام ببێژێ ئەو تەمامە لێبەرێ ڕەنگی دەنگێتە بۆ من تام نەبوو مێزێکی کانی خان چ دەبێژە هەموو شتەکانی کە من نووسیمە تووتە بەڕاستی منیش لەسەر ڕەنگی دەنگی تۆ قسەم هەیە بەڕاستی چکە بۆ من سەرنجڕاکێش نەبوو ینی شتێکی تایبەت نەبوو مامۆستاگیان گوتم بەڵێ دەگوت بێلی وسە دەمینی بەلی دەمینی بەلی شکر ناکەم بە سایقشە باش ئەرێ بەنظر من فۆقڵادە بسا ئەمژی کارم هەر دوش بێژن بەلی بلا فەرمو بڵە بەڵە تۆ سڵاو بەخێر بێت بەخێراتی خێر بێ ناوە چی بوو؟ ئاروان لەکوێوە؟ سنە چی دەخوێنی؟ مدیریەتی جاهانگەردی بگەڕی بە دنیا چی داما دەکردەوە مەقامێکی حەسەن زیرەکە و دواوەش بەستەیە گۆرانیە فەرموو گیانە بۆ جۆرەکە پێویست بوو قەدری عشقی تۆم نەزانی هەزار وشەم لە
دەنگێتە وەک 40 ساڵیە 50 ساڵیان تێدەزانی ئەو دەم و لێوەی ئەو دەم و لێوەی لە باغادی کە گوڵ باوی نەما آخر هاوشاری خۆتە بزانین ئەڵێ چی ئەوانە توخوا لە پاش مردنمە لەسەر قەبرمە گریە و زاریم بۆچیە ئەرۆنجان بۆ ساڵێکیکە منیش ئەڵێم ببەخشە تێدا تامێکی هەیە لەبەرێ ئەم تام تێرە کورد ئایدە لێ ناکە سۆنیا جان ببەخشی ناخەشتك ئەسێ نەورۆزا تێژی پیرۆز بە سپاس ئۆر بە خوافیز خێرە جێژنە داوەتە چییە؟ نەورۆزە نەورۆزە نەورۆزتان پیرۆز هەر بژیت ناوە چی بوو؟ نەسرین لە هۆنی نەسرین خان کاری تۆ چییە؟ واللهی من پێشەم ئازادە کاری فرۆش ئەەکەم لە ماڵیشەوە بۆ خۆم ئەخوێنم منداڵەکەم ئەخەوێنم چی دامادە کردووە؟ کاری بەریڤان لەیلا فەرێقی زۆر باش هیچ خوێنی بۆ مناڵەکە لە ماڵەوە؟ لای بۆ خوێنم و لایلایە چۆن نەخوێنی بووی باش نخوێنم ئێستا نایخوێنم باشە بۆ تۆزە لەیلایە بۆ ئێمەش بخوێنە باشکەمەش خەڵمان لێ بکەیە تۆزە لەیلایەمان بۆ بخوێنە وا بزانم بۆ خوێن لەیلایە بۆ ژینەکەت بخوێنە بۆ مناڵەکە بنوا بەرهامی ژینی ڕابردوم تەنیاواتی عمری بابردوم بنوا کورپەی لەبارەکەم ڕووناکی باخ تەتارەکەم ڕۆڵم لەیلای کۆر پەکەم لەیلای ڕۆڵا لەیلای جەر گەکەم لەیلای لای 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 ڕۆڵەکەم لای 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 کۆرپەکەم لای من بەجێگە بخەمەوە دایەدا دوارە بێژە دوارە بێژە ڕۆبوو خۆشی خۆن هەنێ گۆرانی شەیە وەکو لایلای وتراوە ئەوانش خۆشە دەستی تۆ خۆش بێ ئەنجاو گۆرانی کە ئێستا ئامادەت کردووە وتی بێریڤانم ئامادە کردووە بەڵێ ئەسکە بۆ کۆ زنارانم گل و سوسنا بهارانم وەکە مرگ و گولستانم بریوانم وەز حەیرانم بەزە بێ زۆر بێ کار لەسەر دەنگی خۆت بکەیت زۆر بخوێنی لە ماڵەوە خۆت ئامادە بکەیت چکە ڕکابەرت زۆرە بە تایبەت دەنگی ژنان لە باکوور و لە ڕۆژئاوا دەنگت زۆر دەنگی تر هەیە ئەو دەنگانە یعنی بەڕاستی ڕکابەرێت گەورەیە ڕاست تەسبیح قەتیە ئێستا چی بوو دەنگم هێنایان بەڵێ من شانسە دەدەمێ من شانسە دەدەمێ بەڕاستی زۆر سپاس من شانسە دەدەمێ بەڵامە بێ زۆر کار بکەیت کار سەختە ئەبێ زۆر کار بکەیت دەنگت ماوێتی و سادەیشی زۆر تێدایە بەڵێ من بۆ ژنێتی تۆ بۆ ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتووی دەڵم بەڵێ
زۆر سپاس. نسرین جان بەخێر هاتی سپاس. وەرە کەرەم کە جەممە قبول بوو. بەخێر بێت. خانمە جوانە کێیە؟ پەریسا کەمانگەر لە کامیێرانەوەات. خانم کاری ئێوە چییە؟ ڕۆژانە بەچیەوە خەریکن؟ گرافیستم. گۆرانی زۆر دەڵێ لەگەڵ ئیشکردن و وەڵام باشەڵێن. زۆر باشە. چیت ئامادە کردووە؟ وەڵا کارێکی کەلهۆڕیە، کاری هانە کامکار بێئەدەبیش باشە. قەڵا خێران. ئەگەر ئامادەی فەرموو. های های ای زخم کنی چند سالم چینی خاک خریوک شبه تالم چینی دورا دور من که کنه سال سوز و بالا برز زبان و بانبال آمادن رایسر چوبی گرتن دستمال خرداین خاکو توس کردن نیزانم ارا و یک جیابین خاپور کرل پای کل ناری بەڕای من لێگەڕێ بادەنی خۆت بێتە دەرەوە زۆرمەی خەرا شانسێکی بدە. ئۆکێ باش. پەریسا جان تو ئەزی شانسێکی دەبێت. بەلێ دەبێت. منیش هەر بۆ جۆرێت وەک ڕفیقەکانم شانسێکە پێین دەستخۆش کە فرە کارکەی. دەستخۆش مەسڵەن بۆ مەرحەلەی بعدی فرە حەریفگەلی فرە قەویت هەست. ئینشاڵڵا کە بتوانی بیشتر کارکەی لەبان ساڵ. من شانس نادەم هەر ئەڵەم کوردای دڵی بعدی. من نە. اوكي سيحة بالي نوروزات پیروز بر نوروز باش پیروز باش سلام سواره بخير بێ باشی هەستن دەچنە باشە سترسم زۆر بوو هەڵم کرد ئیشەڵڵا لە مەراحلێ داهاتی باشە بەخۆ باوەڕی بەڵێ بەخۆ باوەڕی بەڵێ خێر بێت ئەمز لە کوردی جوانانە لە شۆ لە سنەوە وانە سەردەشت خوا بەخێر بێت غەزەلیان تۆ چ کارێکەکەی من لە زانکۆم دەرسەخە وتو لە سەردەشتۆتی بەڵێ لە سەردەشت گۆرانیەکی مامۆستامە سەری خاڵقی شیرین شیرینەوە مامۆستا بیژن بە ئیجازەی مامۆستا بیژن لباخانا هنالinde دلن شاینه و گلان روی لمیخانه صدای شنده دلن پیری مغان روی شیرین 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 شمامم ساتنت بینم خوام حرامم بخوانت بینم خوام حرامم خوش صا چنی زلال و شفاف صای فرق و زلال و شفاف
خوش آفرین ولی من پیشنهاد بیم بو اگر رای انداپی تو چیت بو مرحله بعدی آهنگی بخونه که تحریر کردی ته تحریر فارسی تو خاص ما تو اینه بی ولی تحریرگر کردی احساس میکنه فرق قشنگتر تو اینه بی یعنی غلط بخوام معروف چه نوی غلط کردی بی آهنگ انتخاب تحریر کردی تیا بی موافق تر بی منم مرحله جم پید باله منش دلم باله سپاس منیش حەزەکەم شانسێک بدەم بەڵێ سپاس سپاس کەواتە پیرۆزە بله کرم کەرم تقي فرزاد جانتوني سلام سلام خير وشني قربانة ساخني وش يا اخو خبرات وش باقي شو فرما ديرت بيان والله شو بدنا راقيان فرزاد جان دي خير بيبي دخوا يعني برنامج كرداي دلين فرزاد مالي رولا تشويت وشيان راقيان شاشا ديوانكم ولويت وشيان دستوش بيا اخو أنا كم عزيز دياري وأنا وعدي السلام عليكم لباس هورامي بخير بو لباس جوانانو كردستان اسم ممنون نوروزی پیروز الحمد لله پیروز بله کردستانی گوره مامۆستا گیان بما سەلفی دەکشین وەرن ئەم بچن سەلفی بکشین هەڵا با بچین بە تەلەفۆنا من کێ تەلەفۆنی هەیە تەلەفۆنی هەیە ناوێتە بخێر فرزاد فەرزاد بله سلام نێ جل و بەرگێتە ئەف خۆش خۆشە ئەم تێن جەمتە سلام سلام فرزاد فرزاد جان بخیر بی کوپشتی نش چند جوان ئەبێت تۆ لەو سەر بیت کاری ما بکشنی خير يا اخوي شكرا شو ما ممنون خواهشكم كاكن يا سال خۆشێکی يا سلامة خواهشكم بە هیوای سەرکەوتن بيان هەیەجان لینەنە لا والله ما دين هورا ما لا قالوا يدري شتي خۆشی بەرەنا بس ان شاء الله قربان زور سپاس هەبڕەمانی داری هەیەجان نینە مێزەک ay dınk ay fri sarko an gredi dınk ay fri sarko an gredi juan ya ke alim gan yani men fredi juan ya ke alim way gan day yani men fredi kam da sayaki gyan beni pime baza basu shuhawanum sotay we me baza basu shuhawanum sotay we me dın kay we fre
سرك وان قريدي دنك ودنك يفري هورا ما قريدي جوان يا كي عالم جان 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 ياري من بريدي جوان يا كي عالم جان ياري من بريدي ايش كسامي دنگێکی خۆش و شیرین ماشاءالله دەست خۆش سپاس پێشکەشتان بێ بەخوا بابە دەنگت خۆش کوردی تا کوردی یاخواست هەموو خۆش زۆر سپاس سەر من ئەڵێم بەڵێ هیچ قسەیەکی نییە چی بڵێ ئەڵێم بەڵێ و بەڵێ زۆر سپاستان دەکەم نەڤرۆزاتە پیرۆز بە قوربانت پیرۆز بە هەموو لایە سیاسەمانە جاری بخوێن ئارێ وەڵا گشتیان نووسی بە سۆ سیاسەمانەکان والله یەک سیاسەمان بۆ ئێمە هەر کامی بڵێ یەک سیاسەمانە چاوەکان داڵمی زمەیۆمی ناگیانی ئەگیانەوێ زارانی ئەگیانە ئەغلێ زەقلەکە فێڕۆسێ من ئەگیانی ئەگیانە هەشوێ بارانی ئەگیانە ئەغلێ پێشکەشتان یاخوا تەمە درێژ یاخواستامت بی یاخوا هەمیشە ساغی شناسنامەی موسیقی هەورامان دەنووسم ئەوانەیە کە هونەرمەندەکان ئاسرەکان کۆکەمەوە کارێکی زۆر زۆر قرسەکە زۆر توانم کارەکە بکەم یاخوا لەش ساغی موفق خێر بخێرە گیان کرا زۆر وێڵمە و سارەوە